ئەوە چوارەم ساڵە کە یاری سکیەکەم بەڵام خۆشبەختانە سێم ساڵە بەشدارەکەم لە فستیڤالەکانی سکی ساڵی یەکەمی بەشداریکردم سوپاس بۆخوا توانین پلەی یەکەم بەدەست بێنم لەسەر ئاستی عێراق پلەی دووەم و سێمیش بەداخەوە کوردەکان کە نەیانتوانی بەدەست بێنن بیانیەکان بوون دانمارچێک و نەرویجێک ساڵی پاریژ بەداخەوە خۆزگا من نا هەر کوردێک بە یەکەمی بەدەهێنا بەیە بەڵام تووشی هەڵدێر بووم لە شاخ تووشی شکست بووم بەڵام سواز و خواڕۆگەیمەوە ناو یاری خلیسکانە خۆشم بینیم مەترسی زۆرە لەم یاریە ئێوە چۆن باڵێن خۆتان دەپارێزن لەوەی تووشی پێکانی قڕس نەبن بەڵێ یاری سکی خۆی بڕیاردان کە داخلی ناو یاریسکردی بڕیارە سەختەوە چ یاریەکانی تکەنیە لۆ نمونە تۆپی ئەگە بەراورد بکەین بێکێک لە یاریەکانی دیکەم یاری تۆپی پێ هەموو کەسێک هەموو ئاستێک ئەتوانی بێ داخلی ناو یاریەکە بێتن ئەگەر هیچ نەکا تۆپێکی جوان ناوێت بەڵام سکی وان نییە سکی دەبێ یاریزان بی و بتوانی نمایشی جوان بکەی وەلا کاتی یەکەم هەنگاو ناتمە ناو یاریسکی ئەو تووشی شکست دەبێ حتمەن ئەو جەلاقە ئەشێ دەستە ئەشێ ماڵە تووشی نەبی لۆیە بڕیاردان لۆ ناو یاریسکی تۆزێک بە زەحمەت باشە تاموچێژی ئەم یاریە چۆنە بەلایتەوە وەچی وای کردوکە ئاوا حەز و خولیان بۆ هەبێت و تێدا بەشداری کرد وڵای نەک ئەو یاری ئەگە شەڕە تۆپەڵە بەفر بکەم لەوانەیە هەر چێژی لێوەرگم چکە زۆر حەزم لە بەفرا و یاریسکی شێکەکە لە یاری هەرە تایبەتەکان چونکە هەموو یاریزانێک دەستی پێناگا و بوێری شێوێ ئازایەتی شێوێت چاو نەترسانی شێوێ و ئەوەش شێوێ کە خۆت لە ڕستەخانە ببینیەوە ئەوەش شێوێ